سڵاو فتوحاتی ئیسلامی مەبەست لێی ڕزگارکردنی گەلان بووە یا داگیرکردنی وڵاتان ئایا گەلی کورد بەخواستی خۆی مسلمان بووە یا بە زەبری شمشێر ئەی گەلی کورد لەم مێژوە درێژەی ئیسلامدا دەوری چی بووە بینەرمان بەردەوام پرۆسەی بە ئیسلامکردن یا مسلمانبوونی کورد جێگەی مشتومڕ و قسە لەسەرکردن بووە هەرچەندە ناوەندە ئەکادیمی و فکرەکانیشی تێنەپەڕاندووە بە شێوەیەکی گشتی لەم بوارەدا بۆچوونەکان بەسەر دوو بەرەدا دابەش دەبن ڕای یەکەم پێی وایە ئیسلام بە زەبری شمشێر و هێز لە هەموو کوردستان بڵاو کراوەتەوە و خەڵکی کوردستان بەرگریان لە ئاینی خۆیان کردووە کە ئاینی زەردەشتی بووە و لەشکری ئیسلام بەسەر تەرمی خەڵکی کوردستاندا بڵاو کراوەتەوە ڕای دووەم جەخت لەسەرەوە دەکاتەوە کە خەڵکی کوردستان لەژێر زوڵم و ستەمی شاهنشای ساسانی و پیاوانی ئاینی زەردەشتی و دەسەڵاتی ڕۆمەکاندا هەراسان ببوون و هەر بۆیە بەویستی خۆیان ئاینی ئیسلامیان قبول کردووە سەرچاوە مێژوویەکان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە سەرەتای فتوحات یاگرتنی کوردستان بۆ سەردەمی دەسەڵاتی خەلیفەی دووەم واتە عومەری کوڕی خەتاب دەگەڕێتەوە لە ساڵی 637 زاینی و لە دوای ئەوەوە ئاین و دەسەڵاتی ئیسلامی عەرەبی بە کوردستاندا بڵاو بۆتەوە بەڵام وەک ئاشکرایە کورد لەو سەردەمەوە لە نێوان قبولکردن و بەرگریدا و لە نێوان ئیمانهێنان بە ئیسلام و هەڵگەڕانەوەدا چەندین قۆناغی بڕیوە هەر لە شەڕکردن و بەرەنگاریەوە تا دەگاتە دانی جزیە و باج و خەراج و تەنانەت سوڵحکردنیش دەپرسین بۆچی کورد کە لە خاکی خۆیدا ژیاوە و خاوەنی ئاینی زەردەشتی بووە کە ئاینێکی یەکتاپەرستی بووە هەوڵی بە ئیسلامکردنی دراوە ئایا کورد لە ژێردەستی ئیمپراتۆریەتی ساسانی لەلایەک و ڕۆمانەکان لەلایەشترەوە بارودۆخی چۆن بووە و ئایا تەنانەت دانیش بەبوونی کورددانراوە لەو سەردەمەدا ئەوەی کە پێی ئەڵێن فتوحات ئەمرێکی خوایی یا پێغەمبەری ئیسلام خۆیەتی یا هەر هەوڵێکی سیاسیە بۆ پاوانخوازی یا بۆ داگیرکردنی زیاترەوە کە قانون بۆ لەو سەردەمە هەر کەسێک دەسەڵاتی هەبوو بێ پاوانخوازی کردو و فراوانخوازی کردو تۆ پێت وایە فتوحات بە هەمان ئەو قانونەیە کە مەسەن فارس و ڕۆم و تەنانەت ئاشوریەکانش کردویانە یا شتێکی دینی بێت ئەگەر تەماشای ئاخفتنی ڕەبعی بن عامری بکەی وەختی دەسی لە بەرامبەر ڕۆستەمی دەوەستیتن قسەشی دەکە ئاخفتنەك دەکە زۆر بە قووەتە لەو ئافتنە لەو ڕسالەیدا يعني بيامك أشكرايا دري نحن قوم ابتعثنا الله لنخرج من شاء من عبادة العباد إلى عبادة الله ومن جور الأديان إلى سعة الإسلام ليلة ديارك لكدو أجر هبون أجر الرئيسية كم أو حاكمانا يانكو أو دولتاني داس خلات لمنطقة وكو داجير كر بلام إسلام وكو ئازادی هاتیە بۆ ئازادکردنی مرۆڤایەتی یەک لەوان مەسەلەن بەس مەجاڵی وەکو ملاحەزە ئەو ڕواەتی بەڕێزت مەوزوعە هەڵبەستراوە ینی ڕاز نییە ئەوەی کە من تحقیقم تیا کردبێ ئەو ڕێواتە ڕاز نییە لەبەرەوە با بڵێن بنیاتنانیشتت لەسەر باتڵ نازانم نەخێرە ماوەستە هەموو ڕواەتی تاریخی تەبەری مثلا ابن جوزي او انا هموان او روايتي ربيعي بن عامر شيء متداوله اخر من خم تحقيق متاكر كموضوع بهالحال فرموا مهم او يعني لا اخذنا كي ديارة يعني دوش تهبون اقربون كولا اسلام بكان اسلام بي بيت او منطقانا يكام او ابو كاو خلكان او خلكانا ازاد بكن ستمي او دسخلاتك ستمي لا خلككي ذكر خلككي اصلي ها كو كربون مثلا بڵین دوای خولەفای ڕاشدین ئیسلامی شەر زوڵمی ئیسلامنا ینی خولەفای ئیسلامی هیچیان لە هێزی گورد و لە خولەفای لە ئومولوکی ساسان و ڕۆم باشتر نەبوون لە ڕاستیە پێتوانێ ئەوە شوای بێت چجارە مێژووی بسڵمانان نایتە حسێبکردن لەسەر مێژووی ئیسلام کەواتە ئەوە ئیسلام نەبووە کە هاتۆ بۆێرە ئەو مسلمانان بوون نەخێر ئەوە ئیسلام بووە تعالیم بووە لە فترەی خلافەی ئیسلامی هەر چار مەذهبەکە هەر چار خەلیفەکە ئیسلامی ڕەسانیان هینا بۆیە تەماشای بکە یعنی معقولە بورە مامۆستا باشە ئیسلامی بەس دوای ئەوە لە ئومەیۆ ئێمە سێرەکەین تەنانەت عرب خۆی لەوانی تر بەمەی من ترەزانی باوانی تری ئەوت مەوالی یعنی لەگەڵ ملوکی فارس و ڕۆما چ فەرقێکیان هەبوو کە زوڵمیان کردبێ کە ئارزی خەڵکیان داگیر کردبێ کە کەنیزەیان بردبێ کە ناعەدالەتی هەبوو بێت ئیتر فەرقی بینی حاکمێکی فارس و حاکمێکی مسلمان چییە بۆ منی هاوڵاتی بۆ منی ئینسان یعنی والی هەبوو زوڵمی کردیا هەموو زوڵمیان کردو نەخێر ئەوە زوڵمە لە تاریخی ئیسلام دەکە یعنی ئەوە ناری تو بری هەمویان زوڵمیان کردیا
ئەمە دەزانم بەس لە عنصریەت ملوکی فارسیشە هەبوون باش بوون عادل بوون وەکو ئەردەشێر وەکو چێکی لە ملوکی ڕۆمیشە هەبوون باش و عادل بوون ئیزە ئەوەی مەسەلە دەوڵەتی ئەمەوی ئەزانم عنصریەت و عروبەت لەناو زۆر بوو بۆیە دەوڵەتی ئەمەوی لەسەر دەستی مەوالیان تێکچوو بە تایبەت لەسەر دەستی کوردان تێکچوو بەس دیسان عەباسیەکانیش هەروە بوو ئەوانیش وەکرد ئەوانیش نەفسی سیاسەتیان بەکارینە بۆیە خەلکەکە دژی ڕاستەوە بەڵام کەواتە تاریخی ئیسلامی لە دوای خلافەتی ڕاشدینەوە بە هەمان شێوەی ئەوانی تر بووە پێتوانیە ئەمن نارێمەت و هەمووان ئەو هابووینە بەڵام هەبووە ئیسلام چۆن مەسەلەن حکامی پیشی ئیسلام دینیان بەکارینە هەروها خەلیفەش هەبووە کابرا هەبووە دەسەڵات والی بووە ئیسلامی بەکارینە بۆ بەرژەوەندی خۆ بەرژەوەندی حتا ئێستاش خەلکێکی ئیسلام وەکو دین بەکاتی بوو بەرژەوەندی شخص تاکە مامۆستا با بێنە سەر کوردستان زۆر جارەوترە کوردستان هەر خۆی تەسلیم بووە یا مسلمان بووە پێت وایە ئەوە ڕاست بێت تۆ بە جێشێکەوە بیتە سەری کابرا مەجبورە یا شەرکە یا تەسلیم بێ خۆچیەکە لەوە زیاتر پێت وایە نەخێر لە قەناعەتەوە بوو بێ ئەوە نەخێر بەڵام دەرێم نسبەتی زۆر کوردان یعنی وچی دەرێن سەدی هەشتا خۆیان تەسلیم کرد تەسلیم بوون خۆیان تەسلیم کرد بێشەڕ بەڵام زۆر شوێن هەبوون بەرگریان کردیا ئەوانش دەگەڕێتەوە نفوذی دەوڵەتی ساسانی زۆر شوێن هەبوون بە تایبەت شەهرە زۆر منتەقە حەلەبچا ئەو شوێنانە لەبن نفوذی ئیران بوون لەبن نفوذی ساسانیا بوون شتێکی زۆر طبیعیە خەلکی ئەو دەوەرەکە لەگەر دەسەڵاتی مستەفید بوو شەڕ بکە و بەرگیری لە خۆبکە و پشتینگی يعني الإنسان عدو لما يجهله إنسان احتمال لسر إسلامي زوج شتيان نزاني بي وبشتي هنجي أواني بتايبة سليماني بتايبة سليماني تندين زار توشي سلطان بوا لدستي غازية كان واسكندري بقرا وإيرانيان بقرا ودولة الرومانيان بقرا بويا أوانا ترسيان هبو آيا أو بسلماني الدين أواني شو كوان دكان ما موسى دائما واقع بلا موان نكر كتو جيشك هتا برامبر داجير دكا أو جيشها خلقت لي كوجه كنيزك لي اجري كويلت لي اجري غنيمت لي اجري دي كابرنا خوك يساجنا بفيسبوك هبه اعلام هبه جيشك برامبر راوسا مجبور الدفاع على خويك يا لترسا تشوك دا يا لبردميا نقوى قناعه الدين بيتواني او خالج زوزور جرنجا لفتوحات اسلامي حزدكم اما جبي بكم اسلام نهات يشر لجر خلشي رساني منطقه بك لدورك بك بهي الشيء شر لجر خەلکی کورد نهاتەکردن بەڵکو لەگەر داگیرکەری کوردستان لەلایەتی داگیرکەری کوردستان کە لەلای دەوڵەتی ڕۆمان بوو و هەروەها ئەوەش لەلای دەوڵەتی جێیش نایە بۆ هیدایەتی خەڵک جێیشە بۆ کوشتن و بڕین هیدایەت بە بانگخوازە کرێ بۆ نمونە سا ئەندۆنیسیا مەسەلەن مالیزیا بە جێیش داگیر نەکراوە هەر ئیسلام خۆی تیا بڵاو بۆ تۆ ئێستا ئیسلامەتی لێ زۆر باشترەوە لە منێک کە سەکەم باوە باپیران و کراونەتە کۆیلە و کەنیزەک یاخود من بە زۆر مسلمان کراوم پێتوانێ ئەوەش ئەگەر وەکو ئەو شوێنانە باتنە قسەی ترمان ئەکرد ئەو کات طبیعی منطقە فەرق بوون لێرە دوو دەسەڵات هەبوون زۆر بەهێز بوون یەک لەوان دەوڵەتی بیزنتیان کە ڕووما بوو یەکی لەوان دەوڵەتی ساسانیە چەندین ساڵ بوو حکمیان لە دەوەری لە منطقە دەکرد لەو شوێنە دەکرد دەسەڵاتیانم هێزیان هەبوو ئەوانە بە داوای بانگەوازی بسلمان دەبن یان شەڕ لەگە بکەن باشە مامۆستا خۆ عەرەبیش کاتن خۆ سوڵتان نایەوە دەستمەنی کورد خوان حکمیان کرد نەک هەر ئەوە تەنانەت حاکمە محەلیەکانیش عەرەب بوون مەسەلەن عیازی کوڕی غەنەم لە ئامەد حکومەکە مەسەلەن زاوای عوسمانی کوڕی ئەفان ئەچێت ئازربایجان حکمە عەبدوڵای کوڕی بیسەرح ئەسڵەن هەر ئازربایجان بە مولچێکە بەی خۆی ئەو ئەگەر تەماشای مەسەلە کووردا بکەی مەسەل وەکو کورد وەکو نەتەوە وجود و زوهوری لە مەسرح سیاسی نەبوو ڕاستە حتى ئیسلام نهات ئیسلام لە بن سێبەری ئیسلام دەرکەوتون کە نەتەوەیەکە بەناوی نەتەوەی لەو کاتە شەرت نەبوون وەکو نەتەوەی کورد حتى عربەکانیش نان دەزاندا گوتە عرابی فارس حتى وەختو پێغەمبەر صلی الله علیه و سلم نامەی بۆ کیسرا هێنار بەسی کوردای تێدا نەکرد چونکە هەر ناسراوە بوون کە نەتەوەیەکە تابعی فارسە حتى فارس زۆر جارە زولمی لە کووردا کردیا ثقافەتی وی هەویاوی شخصیەتاوی زمانی وی حتى بۆ خۆی بردیا حتى هەندە شتی مێژوویە بۆ خۆی بردیا ئەگەر کورد بەویستی خۆی بوو بێت بە ئیسلام سەرچاوی ئەو هەموو خوێن ڕشن و جەنگە بۆچی گەڕاوەتەوە کوردستان کە لەو سەردەمەدا خاوەنی شارستانیەت و ئاینی خۆی بووە بۆچی نەیتوانیوە لە بەرامبەر عەرەبە ئیسلامەکاندا خۆی ڕابگرێت یان لە بنەڕەتدا پرۆسەکە بە جەنگێک لای کراوەتەوە یان بە بانگخوازی و قەناعەت زۆر جار لە
وڵاتی خۆمان لە کوردستان پێمان ئەڵێن بەتابەتی ڕۆشنبیرانی ئیسلامی ئەڵەن کوردستان بە ئاشتی و لە خۆشەویستی ئیسلاما خۆی تەسلیم بووە. ئەم قسەی تا چەند ڕاستە؟ بەڕێزت پێت وایە کوردستان یا کوردەکان خۆیان تەسلیم بوون بە ئیسلام یا لە ڕێگەی چەک و وەک هەر شوێنەکانی تر کوشتن و بڕینەوە بوو؟ بەرەیەکێت بینیتن بژیتن ئیسلام هاتە کوردستانێ و شیا وەکو پەیامەکە ڕۆحی پەیامەکە بلندە ڕۆحی بوو بۆ کوردستانێ و خۆشی هاتە تێدا و تێدا بەڵاو بوو لێ ئەف ئیسلام بوونا کوردان چەند گیرروگرفتێت gelekێت کێم پێوەدە دیار بوون. بەرەیە دوێت بینیتن بژتن کوردستان نه جهێکێ ئان جهگەهێکێ خۆشیە بوو خۆشبێریت وان بەلکو کوردستان خۆ خۆدان شارستانیەتێکە دێرینە کویر بوو di dîrokê da ku ayînê xwe yê taybet hebû ku zardeştî bûn, ziradeştî bûn, lewa jî Kurdan pêşwazek wekû ew nama rohî wergirt lê destpêka ku wextê dest pê ket hatina İslamê bû Kurdistanê dema mirov dîrokê û berperê wê vedeteve mirov bînîtin ku gelek karasat têda rûy dayîne. بەڕێزت خۆت پێت وایە کورد هەروە مسلمان بووە و ئیسلامی خۆشویستووە یا هەر لە ڕێگەی جەیش و کوشتارەوە کوردستان داگیرکراوە ئەویش تەسلیم بووە؟ بێگومان باشترین بەڵگە لەسەر تەسلیمبوونا کوردان ku çawa Kurd bûyne Musulman ku teslîm bûyne xweşî aştî yan jî bi şer û evet ku ew pêrat bêjin Futuhatê İslamî an ku ew êrişên nerawayet kirîne serva milletê dewrober ku Kurd jî wan bûn. Gulale nimuneyeka ziqa Gulala me best Celewla. Şerê Celewla. Ew gulaleyê be Celewla kiraw. Ew gulale Celewla ku İslamî pêrat bêjin 100,000 kes tê dihatiye kuştin ku şerek bûye navbera leşkerê êrişkarê Musulmanan ku yê Erebî navê İslamê û leşkerê Sasaniyan ku Kurd jî beşek bûyne Akirê jî ku Ebdulayê Kurê Emer Xetabî ku xelîfê duyê Musulmanan e Emer bin Xetab Kurê wê Ebdullah têt qesta Akirê diket û Akirê li dîf ev jê derên dîrokî yê wekû Taberî, Ibn el-Athîr gelek jê der hene yê İslamî behs dikin Akirê çend caran peşman bûynewe û şer jî hatiye kirin vê gavê jî mel Akirê du goristan hene bijneyekê goristana şehîdan ku yê leşkerê dagîrkerin yê İslamê yê Erebî û bijne goristanekî jî goristana ئەوە لە بەری مەرگەش هەیە بله بله gelek cihêt Kurdistanê دۆڵی سەحابە و دۆڵی شەهیدان heman şit Akirê jî hey Akirê jî û goristanek jî heye pêrat bijin goristana kafiran gawiran ku kîne gawir ew nê bergirî li welatê xwe kirî li Akirê li şerefa xwe kirî li namîsa xwe kirî kelûpelê xwe kirî jiyana xwe kirî ew ku Ereba diviya ser pisepînin navê İslamê lewra jî wextê mirov dîrokê berperê wê heldet mirov ku Kurdek hest diket ku Ereban bihaneya İslamê باشە کلتورê me dagîr kiriye welatê me dagîr باشە kiriye مامۆستا bale دایم پرسیارێک هێتە پێش لەم بابەتە ئەڵێ ئەگەر کورد بە زۆر مسلمان بووە بۆچی دوای ئەوەی کە زۆرەکە نەماوە پەشیمان نابێتەوە؟ Kurdan di dîroka xwe da hel serdemê Emer bin Xetabî Kurê Xetabî û heta vê gavê jî hemû xîlafê wan Raşidî Daişî heta vê gavê jî xû Tirkiya jî bigire ku beref Osmaniya nît diçîtin Erdogan serkêşiya wê diketin Kurdan berdewam şûriş kirîne her şûrişê me Kurdan baştirîn belgehin zêdetir 15 caran serdemê Eyaz bûn û Xenemî da Amedê Kurdistana Bakur şûriş û serheldan çêbûyne heta tudgehiya şûrişa Şêx Seîdê Pîran ku 600,000 serbazê xwe hebûne leşkerê xwe hebûye û serdestê xîlafeyê Osmanî û xîlafeyê İslamî giştî Kurd hatîne qirkirin کۆمەڵگەی کوردەواری ئیسلام بۆتە دینی ڕسمی ینی کۆمەڵگەی کوردەواری ئامادە نییە جارێکی تر وا بە ئاسانی دەست لەو دینە هەڵبگرێت پێتوانی ئەمە دەلیل بێت لەسەر ئەوەی کە کورد خۆی مسلمان بوو بێ یا دوای چەند جیلێکی تر زاکیرەی هەموو نەتەوەکان سڕاوەتەوە تەسلیم بۆ بە واقعی کە پێوترە ئیسلام بێگومان پشتی ئەو هەوڵێن داگیرکاریە
و تسليمبونا كردان و شكستنا ساسانيان الشلايكي ديكا كردان جي بريارت عقلانه داينه مزنيت كردا جيرين كردا إلين كردا يتوي سردمي بريارين عقلانه داينه داكو ولاتي وان خراب نبيتن لواجي چوينت مسلماناتي دا و گلك جي كار بو مسلماناتي كريا و چندين سرکرده و نویسر و روشنبیرت مزنت اسلامی کردن بونمونه هل سردم دسپیکی اسلامی گاوان آنکو اوی پیرات بیجن جدره دا کابان کو اکش هوالن پیغمبری بویا صلاف السربن و حتی پشتی تدگهی تی ابن خلکان لحولیره و ابن التیمیه کردستانا باکو برز فرمي مثلا لا خلق لا اكره شورش كراوه منش باسي امكر كلبري مرقو بشدر انا شورش كراوه يا دجي صح جيش اسلامي راو ساون بس برز جاي تر عليك كخويا انت يعني تسليم بنشر يعني نكردو اما تناقضك نيه لم دوقتها نا تناقضني او واقع امريكا ويلهات واقع امريكا تشيبو اما النيوان دو گلدا بوين كترك و پارسكانن اوانه شولاتی ایمیان داگیر کردووە جگە ئیسلامی ئەوێت کو عرب هەتا vê gavê jî em wekû îslama em her bijnewan birayet me ayinî da lê ew me bira dananên ta vê gavê jî li ser bît ne birayet me ne lewa jî mirov dema temaşe diket rast e gelek şûriş bergîrî hebûye lê piştî hingî lê re hatîne ji ber ku dîrûk edgel bes evê ji bêjim dîrûk edgel va فتوحات إسلامي va غزوة إسلامية عربي ديروك تقال وي زفرية وبوان زفرية ديروك تقال منا بيفلك بالمناسبة بلين تكسيرة كاين كالتوري فارس كان زيكا لكالتوري كردو بهو ديني شوبة تايبتي هم يسراوتو دواي 200 صال شانامي فردوسي بذاكيرة باسية كان زماني خلقو اجنا هرچی مصادری فارسی خو نماوی پیش اسلام مثلا یک مصدری فارسی پیش اسلام دست نکرد لو کاتشا کردش پیدوانی به همان شو یعنی فتوحاتی اسلامی اگر راز بیم قصه پیشوی فتوحاتی عسکری به فتوحاتی ثقافی بو بمعنی هرچی ثقافی ولاتانه ضرب سفیان کردوها اولا مثلا مکتب ایران هموی سوتا و فارس مکتب اسکندریه به همان شو پیتو اما حقیقت بیبو شوه بگوان اف کریاره لشکری غزوة روشنبيريش بينا روشنبيري چوا وان عروبت اینا پیش اسلام بونه دا دمی او پناوه اسلامی راسته هاتن جبرکو عربان بری اسلامی جی افکارت کرن بس نب في قباره گلکی مزنه کو پناوه اسلامی مشروعیت که مزن تر پیدا سەرچاو مێژوویەکان چۆن وێنەی ڕووداوەکانیان کێشاوە ئایا کورتوانی وێتی خۆی باسی ڕووداوەکانی ئەو سەردەمە بکات یان خەڵکانی تر مێژوویان بەو جۆرە بۆ نووسیوەتەوە کە لە بەرژەوەندی خۆیان بووە ئەو مێژووی تا ئێستا هاتووە چەندە ڕاستی دەپێکێ تۆ پێت وایە لە سەرچاوە مێژوویەکانەوە کە خوێندوتە پێت وایە کوردستان خۆی مسلمان بۆیە فتح کراوە یا داگیر کراوە ئاماژەی پێ بکەین ینی ئەبێ پێش هاتنی مسلمان تۆ باس بکەیت پێش هاتنی مسلمان کورد لە ژێر ڕکێفی یان ژێر کاریگەری دەوڵەتی ساسانی بووە دەوڵەتی ساسانی زۆرترین تونند و تیژی بەرامبەر بە کوردی کردووە ئەو وەختە هەموو هەروەها دیانەتی زەردەشتیش دیانەتێکی ئەو وەختە تند بووە ئیتر ئاماژە بە سەرچاوەیەکی ترەکەم کە مەنەفێستی سەرمایه‌داری عەبدوڵڵا ئۆجەلان باس لە کورد دەکات بۆ ئەو سەردەمەی لە سۆماری تا دوایی کە هەر چونکە دەوڵەتیان نەبووە و کێشەی سیاسیان هەبووە سەرەکان چۆن بووینە ئەوان کاریگەریان لەسەر هەبووە بۆ نمونە لە کاتێک لە شارەزور و لە حەلوان و لە هەماوەند و لەم شوێنانە کە شەڕیان کردووە بەرامبەر ساسانیەکان شەڕیان بەرامبەر ئیسلام کردووە شکاون ئیتر لەم کاتەدا لێرەش هەڕاست ینی زوو هەرەسیان هێناوە شکاون کوردەکان کورد شکاوە چۆنەتی بووینە لە شێر کارگەری سەرەوە بووە ساسانیەکان یعنی یەک لەو سەرکردە مسلمانانە عیاض بن غەنەم کە دێتن لە شەڕی مووسڵ کە دێ بۆ مووسڵ دێتن لەوێ بەلادری وای نووسیوە دکتۆر فەرسەت مەڕعی هەموو سەرچاوەکان ئاماژە بە بەلادری ئەەکەن چونکە سەرچاوی مێژووی کەمن هەمووی بەوەی ئەەکەن کە ئەو هاتووە لە ڕۆژهەڵاتی مووسڵ شەڕی کراوە و عنوەتەن مووسڵ گیژیراوە عنوەتەن بە شەڕ بەڵێ ئیتر لەوێ دەڵێ هەندێک دیاراتی تر هەبوو هەندێک ناوچەی تر هەبوو
لەوێ سڵحان کراوە مە بەس سڵح چییە؟ سڵح واتە ئەو کاتە وا هەرخۆی ئاماژەی پێکا بەلاژ بەلادری ئاماژەی پێەکە ئابلوقەدانی ناوچەکە بووە دواتر مساڵحەیە کراوە سڵح زۆر ئەوەکان پێیان وایە کە ئیسیسلام بووە ئیسیسلامەکە بووە لە نێو ئەوە پێدانی جزیە بەلادری خۆی پێ ئەڵێ ئەڵێ خەڵکەکە جزیەی داوەتە ئیسلام ئەهل ذمە تەعامل لەگەڵی کرا مامۆستا لەو کاتێ ئەگەر لێرە و دقت بین سیرەکەین کورد شاری نەبووە ینی شوێنێک نەبووە پێ بوترێ مەدینە وەکو نینەوەی ئەو کاتە مرکز بێت دەوڵەت مەدینە بێت دەوڵەت شار بێ کورد کۆمەڵێک قەبائیل یان ئەوە بوون هۆز بووینە بەیەکەوە هەر هەموو کاتێک کورد کێشەی هەبووە کۆشەی تۆبۆگرافیای هەبووە من تاکو هەزار و کۆتایی سەدەی 1970 یەکی ملەتی کورد خوێنەوار بۆ خوێنەوارەکان کێ بوون پیاوی ئاینی بوون ینی لە شوێنێکی مەلاکان بوون مەلاکانیش ئەوەندە ئیلمامیان نەبوو بە زانستی ئاینی هەرچی بەوەی بۆیان هاتووە کۆپی کردووە بۆ خەڵک واتە نەقل بووە نەعەقل بووە بە شێوازێکی نەقلی داوەتە خەڵک کێشەی کورد لەم ئەوە بووە کە شوناسی خۆی نازانێت ینی لە مەنەفستی سەرماداری زۆر ئاماژە بەوە کراوە کە کورد هەموو کاتێک نەیتوانیوە قیادەی خۆی بکاتن و نەبوونی دەوڵەت کێشە بووە نەبوونی مەدەنیەت بۆچی نەیتوانێەوە قیادەی خۆی بکات خۆی کێشەی کورد ئەو خاڵی باس کرد نەبوونی شار بووە نەبوونی مەدەنیەت بووە نەبوونی دەوڵەت بووە هەر شوانکارە و شوانکارە و جوتیار بووە ئیتر کاتە غیابی عقل هەبێ زۆر زەحمەتە تۆ بتانی شتێکی نوێ وەرگری بە ناوی دەوڵەت و بەناوی باش کەواتە بەم پێودا نەبێ ئیسلام خەڵاتێک بۆ کورد ئەتوانین وا بڵین من نازانمەوە بەڕاستی دیراست بۆ ئەم مۆزع نەکراوە 100 ساڵە کورد تازە شت بۆ خۆی ئەنووسێ دیراسە کراوە کە ئایا خەڵاتەیان جەلادە ئیتر تۆ باسی بکەی لە ناو دیراساتی ئێستای کورد یعنی زۆر کەم باس کراوە چەند مەسادرێک هەیە باسی کوردەکە هەیەش دەتوانێت بڵێ بەڵام لە ترسی کۆمەلگا لە ترسی خەڵک لە ترسی چزوانم هەموو کۆمەڵێک مێژوور شاردراوەەوە مێژوور نەک شاردراوەتە هەر باس ناکە بەس مامۆستا خۆ ئەو کاتە جلەولا کورد بوو وەک باسێک زیاتر لە 100,000 کەنیزەک و کۆیلە لەوێ گیراوە بێژگە لە کوژراوە بەلادری خۆی باز دەکا لە هەماوەند لە شارە زۆر لە جەلەولا لە حەلوان لەوێ کە شکاون ئیتر دەوڵەتی ساسانی شکا کورد مەناچاری ینی سڵح بووە ڕاست دەکەیت ئەلەوێ مەدائین تەیسەفونیان پایتەختی دەوڵەتی ساسانی بوو کەشکا ئیتر لێرە هەڕاست بەخۆی داڕماوە پایتەخت کەوت ئیتر خەڵکەکەدا ینی وەک لە مێژوو باسکرا بێت لەم ناو کەنیزە کوشت نەبراوە لە کۆی چۆن ئاوا خۆی لە سەرچاوەکان لە مەغازی ڕەسوول باسکراوە لە فتوح البلدان لە المسالك والممالك تاريخ الأمم أوي طبري وابن الجوزية همي باسيو كلمناوا بله كلمناوا أم شرع هموي آماجة هموي شاتن بو سرچاوي كي نزيكترين سرچاو هر بلادرية شو كواني تر دواي 700 سال ودواي 600 سال لفتوحات بس ابن إسحاق بيش بلادرية ابن الإسحاق بيش بلادرية بلادري توزي بتفاصيل نسيوتي يعني زيادة تفصيلي نسيوة بو أم ناوتشي بو ناوتشي باشا لە ئێستا دەبا بڵین ئەم هەوڵانێک کە ئەدرێت بگەینە نەتیجەیە کورتچی بووە چۆن مسلمان بووە فتوحات چۆن بۆ لێرە ئەزانی دووسێ تشت هەبووە کورد خۆی تاریخی خۆی نەنووسیوە ئەوەی نووسیوەتی لە ئێستاش کێشەی کورد هەر ئەوە بووە کاریگەری دەوروبەرمان لەسرە کارگەری دەوروبەرمان لەوێ خەڵکانێک هەیە ئەنووسێ و باس لە ئەم هاتنی فتوحات مێژوو دەسەڵاتدارای نووسێتن ینی خەڵکانێک هەیە ئێوە ئیش بکاتن بەڵام لە لایەکی ترەوە بەقوەتر هەیە کە دەنووسێ و ڕسواکردن مامۆستا ئەو کاتەش چونکە کورد لە شارە نەبوون مەسەڵەن زۆر ئاعتیقاد هەیە بە تایبەتی لای شیعە لای سوننەش مێژوو نووسەکانی سوننەش وا بزانم هەیە كرد وكو جنوكا سيركن يا أولادي جنوكا أما مروج الذهب بحث ذكره كردوهن إلى جبال مسعودي بحباس مسعودي الشيعية بالي باس دكاتن ده
ئەو سەرچاوی بەڵام بە دلیل جوابیان قسانە دراوەتەوە کوردەکان خۆ دیارە قسەڕاست نییە بەڵام مەبەستمەوەی بەو شێوەی سەری کورد ئیتر کەمکردنی کووردە ئەگەر بیتۆ من جارێکیان ینی کە داعش ڕادیۆیەکیان هەبوو لە ڕادیۆ بەیانیان هەبوو من ڕۆژانە ئەو کاتە متابعامە کە ژەم لێرە ئەگەر دەیوت ئەهلێ ذمە چێنە ئەهلە ذمە تۆ نابی لەبەری هەستیەوە دەبێت ئەو سەلامت لێ بکە ئەگەر لە دوکانیشی بێ ئەگەر زۆر شت یعنی تێکەڵاویەک لە نێوان عقلی عربی چوویتە ناو کللتوری ئیسلامی ینی کللتوری عربی و کللتوری ئیسلامی تێکەڵ بووە بەسەر ئەو ملەتانە بە عربیەکە دەڵێن ڕوحێکی استعلاییان هەیە بەرامبەر بە خەڵکی دیکە. کوردستان و کورد بەخوایش یان بە زۆری کرابێ بە ئیسلام ئێستا لە ڕووی مێژوویەوە ئەرکی ڕۆشنبیرانە جارێکی تر شەن و کەوی سەردەمە تاریکەکانی خۆیان بکەن و خۆمان شەرحی حاڵی خۆمان بکەن.